منافسەکە لێرە نیەوە خۆزە لێرە بانە ڕۆژانە چەند گەمەی لە منافسەکە قورآن ئەگەر لێرە بی جارێ من بە ئەوین عەزم لێ بە ئەوین گەمەی بکەم بە ئەوین دەبمەوە بەڵام ئەوانی کە لێرە بە ئەوینیان نییە ینی زۆریان مان زەبار باشە یارزانێکی قەدیمە ئەوی کە ئەوینی هەبی باشە هەرسین ئەو ینی ئەوانی یاسی ئەوین شتوانی ئەوانی لێرە بەعام ینی لاعیبەکی باش نییە نانە باش نییە بۆ دارە باش نییە باشە چەند ساڵ پێویستە بۆ ئەگەر نەفرێک بیوە تاو فێر یاریدامە بێت بە قورعانەوە دەگرێتەوە شە سەقس هەیە ینی فکر و هۆشی زۆر باشە ئێستا من کات خۆی یەک لە بندیواری بوو محەممەد ڕەحمەتی کە ئەمن ئەو کاتی دامە هیچ نەدەزانی کە دانیشتم بەس تەنها ئەمن ینی شارەزای ئەوینەکانی من دامەوی بەخۆی احترافی کردگوتی بەزە و دامەی منت زانی هاشە دایم لە دیاردامەشەوە هیچ شوێر نەبووە دەگرێتەوە سە شەقس فکر ینی فکری ئینسان باشە لێرە ڕۆژانە چەند کاتژمێر یاریدامە ئەنجام دەدەن بەخۆی عادەتەن پاش نوێژی عەسران ینی لە پاش نوێژی عەسران کە خەڵک ئیش و کاری نیە دایمەن ینی پاش نوێژی عەسر لە بۆ مەغریبەیە ئەوجا عەسەب کاتی پاش نوێژ مەغریب ئەوە چەند سەعاتە 2 ساعاتە 3 هەتا مەلای مەغریب باشە لێرە خۆلێک حادز نابن لە کات ینی داوی وەنیا بەڵام ینی زۆر خۆشە هەتا جارێ دێ سەلام دەکەن ئاگانی نییە ئەوها مەشغول نەسەکە وڵی زۆر خۆشە ینی یاریێکی زۆر خۆشە بە فکرە